چه بەرپرسە لەم دۆخەی ئێستای پێشمەرگەی کوردستان؟ ئەیچی ئەو بەرپرسە حیزبیانەی کردووە بە لێپرساوی مەحوەری شەڕەکان تا لە شاشەکانەوە خۆیان وەکو پاڵەوان بناسێنن. بەڵام دەژوترێ ئەوان بێ هیچ پلەپایەکی حیزبی دەیانەوێ بەرگری لە کوردستان بکەن. تۆ هەوڵ بدرێ بۆ دروستکردنی هێزێکی نیزامی تا بەرگری لە کوردستان بکات. ئایا بەرپرسیارەتی نەبوونی یەکدەنگی لە ناو هێزی پێشمەرگەی کوردستاندا تەنها بۆ لایەنێک دەگەڕێتەوە یاخو وەزارەتی پێشمەرگە لێی بەرپرسە یاخو بەرپرسیارەتی سەرەکی هەموو هێزە سیاسیەکان؟ لەم دۆخەی ئێستادا کوردستان بەرەو شۆ دەڕوات. تەبا و ناتەبا شەوی چوارشەممە کاتژمێر 8:05